پێویستە هاوڵاتیانی کوردستان هەڵوێستەیەک بکەن هەوڵی گۆڕینی دۆخەکە بدەن. سەرەڕای فشارەکانی وەزارەتی پەروەردە بۆ کردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن و کۆتایی پێهێنانی بایکۆتی مامۆستایان لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دەرگای هیچ قوتابخانە و خوێندنگەیەک نەکراونەتەوە و مامۆستایان ڕەتی دەکەنەوە کۆتایی بە بایکۆت و خۆپیشاندانەکانیان بهێنن تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. دوای ئەوەی کەوا چەند مانگە مامۆستایان هاوارەکەن نەک تەنها بۆ مافی خۆیان بۆ مافی قوتابیانیش ئەو مامۆستایانن کەەوە بە خەمی قوتابیان و خوێندنی قوتابیانەوەن بۆیە سیرەکەین لە ئێستاە ناوەندەکانی خوێندن سەرەڕای هەڕەشەی حکوومەتیش بەردەوام چۆڵە و قوتابخانەکان بە زۆری داخراون و هیچ ئەهەمیەت و گرنگیەکی بایەخێکی نییە قسەکەی وەزیری پەروەردە چونکە هیچ هەنگاوێکی نێناوە بە عەمەلی بۆ کردنەوەی قوتابخانەکان. بۆیە بایکۆت لە شاری چەمچەماڵ بەردەوامە هەتا مافەکانمان دەستەبەر نەبێ ئێمە وازی ینی بەردەوامی لە بایکۆتکردنی خۆی ئەم دەوامە و داوا لە هەموو بەڕێوەبەر و هەموو مامۆستایانەکەم کەوا ینی سوور بن لەسەر مافەڕەوەکانی خۆیان و بەشێکی تر لە مامۆستایان و بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکانی سنوورەکە باس لەوە دەکەنەوەن بە فەرمانی هیچ وەزارەت و لایەنێک بایکۆتیان نەکردووە تاکو بە فەرمانی کەسانێکی دیاریکراویش کۆتایی بە بایکۆت و خۆپیشاندانەکانیان بهێنن. بێگومان ئێمە هەر لە سەرەتامان کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کرد و هاتینە سەر شەقام و داخوازیەکانی خۆمان ئاراستەی وەزارەتی پەروەردە کرد ئێمە خۆمان هاتوین کەس نەیهێناوین و هیچ فشارێک ناتوانێت ئێمە بگەڕێنێتەوە. بێگومان ئێمە ئەوەی کە هاتوین هەتا ئێستا ڕوونە مافەکانمان لێزەوت کراوە هەر ڕۆژەی مارێکی تۆفی و هەڵە درێتە بەردەستمان ئێستاش سیرەکەی لێرە و لەوێ کە قسەی کۆن دووبارە ئەکرێتەوە کە گوایە غایبی مامۆسایان دەستپی ئەەکەنەوە ئەمە جگەر لە ماری تۆپی و هیچی تر نییە. گوێ بە هیچ فشارێ نادەین فشاری حکوومەت و وەزارەتی پەروەردە و لە ماوەی دوو مانگی ڕابردووشە کاریگەری هیچ فشارێک نەچونە ژێر کاریگەری هیچ فشارێکی وەزارەتی پەروەردەوە و پێمان وایە هەموو ئەوانە سیناریۆن بۆی مامۆستا بچێتەوە بۆ هۆڵەکانی خوێندن و مامۆسایش ئامادە نییە بەم شکڵە بەم هاندانە بەم سوال و سەدەقەی وەزارەتی پەروەردە کە کۆی بکاتەوە بچینە ژێر فشاری ئەوەی کە دەوام بکەینەوە دەوامیش خۆشبەختانە تاوەکو ئێستا نەکراوەتەوە و مامۆسایان ئامادە نین. ماوەی زیاتر لە 2 مانگە مامۆستایان و فەرمانبەران بەردەوامن لە گردبوون و خۆپیشاندانەکانیان و تاکو ئێستا هیچ داواکاریەکیان لەلایەن حکوومەتەوە جێبەجێ نەکراون. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.